لو پیاوە ئازایانە ئەبوو تەلحەی ئەنساری ئەبوو تەلحە لە کاتێکە شەڕە قەوما هاتە پێشی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وسەلام لەسەر ئەژنۆدا ئەنیشت و تیرەکانی هەموو بڵاوە کردەوە. ئەو شوێنەی تیرەکەی تیا پێوترێ کینانە لە چەرم دروستە کراو هەمووی تیر بووە ئەمیش تیرەندازێکی زۆر لێ هاتوو لەسەر ئەژنۆدا ئەنیشت هەر تیرێک بێ بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەرئەم بکەوێت و لە هەر شوێنێکیشەوە تیرێک هات یەکسەر تیرێ بگرێتەوە ئەو جێگای. أي فرم وجهي لوجهك الوقاء ونفسي لنفسك الفداء. بدمو چاوم دمو چاوی تو ئەپارێزمەی پێغەمبەری خۆ ڕۆحم فیدای تۆیە ئەی پێغەمبەری خۆ. لە ڕۆژی حونەینە لەو ڕۆژەی کە خەڵک تێکشکاو بەزین و لە دەوروبەری پێغەمبەر هەڵاتن عەلەیهی سەڵات وەسەلام ئەبوو تەلحە 20 کەسی لە موشریکەکان کوشتن هەرچی پێشیانەوە بوو لێی کردبوونەوە لە تفاقی شەڕ لە شەمشێر و لە تیرۆکەوان و لە هەرچی بەدە پێیانەوە. پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام کە گوێی لە ئەبوو تەلحە بوو تەکبیریە کرد و موسڵمانەکانی تەشجیع کردەوە فەرمووی صوت أبي طلحة في الجيش خير من 100. دنجي أبو طلحة باشتر لصد سوار شاكل شركة أميكا بوشيوية جيشتو تأو لوت كيشانا زيك في غنبري نازدار عليه الصلاة والسلام آوا باسيت